سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ماوەیەکە لە سنووری ئیدارەی گەرمیان پێدانی کاتژمێرەکانی کارەبا بە هاوڵاتیان ڕووی لە کەمی کردووە ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیانی سنوورەکە دروست کردووە بۆ ئەم بابەتە هاتوونێتە بەڕێوەبەتی گشتی کارەبای گەرمیان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز ئالان ئەرکان وتەبێژی بەڕێوەبەتی گشتی کارەبای گەرمیان کاک ئالان سڵاو لێبێ و ئەم کاتۆ باش ئەمەوێ بزانم هۆکاری کەمبوونەوەی پێدانی کارەبا لە سنووری ئیدارەی گەرمیان بۆ چێگەڕێتەوە. سڵاو لێو لە بینەرانیشتان دیارە هۆکاری کەمبوونەوەی پێدانی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لە سنووری گەرمیان دەکەوێتە سەر دوو هۆکار یەک بەرزبوونەوەی خواسی هاوڵاتیان لەسەر کارەبای نیشتیمانی ئەمش بەوەی هاتنی شەپۆلێکی سەرما کە لە ڕووی لە ناوچەی گەرمیان و هەرێمی کوردستان بەگشتی کرد ئەمەش وایە خواستی هاوڵاتی لەسەر بەکارهێنانی کارەبای نیشتیمانی بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بێتەوە بە جۆرێکە پێش هاتنی ئەم شەپۆلە 90 مێگاوات خواستی هاوڵاتیان بوو لەگەڵ هاتنی ئەم شەپۆلەیە بەرز بووە بۆ 200 مێگاوات ئەمەش وای کرد ئێمە نەتوانین ئەو بڕە کاتژمێرەی کە پێش هاتنی ئەم شەپۆلە بە هاوڵاتیانمان دەداکە نزیک بە 18 کاتژمێر کارەبای نیشتیمانی بوو ئەو بڕە بە هاوڵاتیان بدەین ئێستا ئەو بڕە کارەبایی کە بە هاوڵاتیانی سنووری گەرمیان دەدرێت لە نێوان 12 بۆ 13 کاتژمێر کارەبای نیشتیمانی. کاگالان مەسەن بەشی سنووری گەرمیان لە کارەبای نیشتمانی لای حکوومەتی هەرێمەوە چەندێکە ئایا ئەو بڕە پێویستە یان پێویستە زیاد بکرێت یا چەندێک پێویستە کە بدرێتە سنوورەکە بۆ ئەوەی کارەبای پێویست بە هاوڵاتیان بدرێت. بەرکەوتەی هەر پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی سنووری ئیدارە سەربەخۆکانی کوردستان بە ڕێژەیە دیاریکەدا کە لە ساڵی 2022 وەزارەتی کارەبا لە ڕێی تێزکردنی خواستی هاوڵاتی لەسەر کارەبا کە سنووری گەرمیان 4.7 کۆی ئەو بڕەکارەبایی بەرکەوت کە لە هەرێمی کوردستان بەرەمێنرێت ئێستا ئەو بڕەکارەبایان 90 مێگاوات کارەبایە کە بەرز سنووری گەرمیان کەوتەوە ئەو بڕە کارەبایش لەلایەن بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی بەڕێوەبەرایەتی کشتی کارەبای گەرمیانەوە بە شێوەیەکی یەکسان بەسەر هاوبەشانی کارەبا کە ژمارەیان 2500 هاوبەشی کارەبایە لە سنووری گەرمیان دابەشەکرێت و ئەو سەعاتانی کە ئێستا هاوڵاتی کارەبای نیشتیمانی پێدەدێت سنووری گەرمیان 13 کاتژمێر کارەبای نیشتیمانی. باشە کاگالان لە ڕابردووە بۆ هاوبەشانی کارەبا پێوەری زیرەک بەسترا ئەم پێوەرە بۆچی بەسترا ئایا بووەتە هۆکارێ بۆی کە پێدانی کارەبا لە سنوورەکە بە هاوبەشان زیاتر بکرێت لە چاو پێشووە؟ یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە ئێمە لە ئێستا دەتوانین 13 کاتژمێر کارەبای نیشتیمانی بدەین بە هاوڵاتیان ئەوەیە کە زۆربەی هاوبەشانی کارەبا لە سنووری گەرمیان پێوەری زیرەکیانمە بەسراوە کە 87% هاوبەشانی سنووری گەرمیان کارەبای پێوەری زیرەکیان بۆ بەسراوە. بە نمونە ئەگەر پێشتر هاوڵاتیەک پێشەوەی پێوەری زیرەکی بۆ بەسرێ دەیتوانی لە نێوان 90 بۆ 100 ئەمپێر کارەبا ڕابکێشێت بەڵام ئێستا ئەو پێوەرە زیرەکە لە سەر 30 ئەمپێر لمت کراوە واتە هاوڵاتی دەتوانێت تا 30 ئەمپێر کارەبا ڕابکێشێت ئەگەر بێت و هاوبەشانی کارەبا پێوەری زیرەکیان بۆ نەبەسرایە ئێستا ئەو هاوڵاتیانەی کە کارەبا بەکارێنن بیان توانێت نزیک بە 90 ئەمپێر کارەبا ڕابکێشن بە دڵنیایی ئێمە نەمانەتوانی ئەو 12 بۆ 13 کاتژمێرە کارەبایی کە ئێستا بە هاوڵاتیان دەدرێت بە هاوڵاتیانی خۆمان مەبدایێت. لە ماوەکانی ڕابردووە ئەتوانم بڵێم 16 کاتژمێر کارەبا لە هاوڵاتیان کوژایەوە هۆکاری ئەمە چی بوو و بۆچی دەگەڕێتەوە؟ هۆکاری بڕینی کارەبای نیشتیمانی لە هەرێمی کوردستان یاخود بڵێن کوژانەوەی گشتی لە هەرێمی کوردستان ئەوە کە لە هەرێمی کوردستان هەمووی ڕوویدا لە زاخۆ تا کفری هۆکارەکەی ئەوە دیارە شۆرتێک بوو کە پێماوی وەزارەت تا ئێستا خەریکی دۆزینەوەی کە لەکوێ ڕوویداوە دیارە ئەوەش وای کرد هەموو هەرێمی کوردستان کارەبای بڕێن نەک هەرگەرمیان بەتایبەت بۆ ماوەی 16 بۆ 7 کاتژمێر کارەبای نیشتیمانی بوو خۆشبەختانە چارەسەری ئەو گرفتە کرا و ئێستا کارەبای نیشتیمانی ئاسایی بۆتەوە. بەڵێ کاگەلان ئەمێ بزانم لەسەر ئەوەی کە هیچ پلانی هەیە لە سنووری ئیداری گەرمیان بۆەوەی کە ڕێژەی کارەبا زیاتر بدرێت بە هاوڵاتیان و پێداویستەکانیان پڕ بکرێتەوە ئەمە بە تاوان بە گفتوگۆ لەگەڵ وەزارەتی کارەبا هیچ پلانێکتان هەیە هیچتان تەقدیم کردووە ئێوە؟ دیارە زیاد و کەمی کاتژمێرەکانی کارەبا دەکەوێتە سەر ئەو بڕە بەرەمێنانی کە لە هەرێمی کوردستانە بەرەمێت ئەگەر بێت و وەزارەتی کارەبا سوتەمەنی پێویستی بۆ دابین کرێ و گاز و غازی بۆ دابین کرێوێتەکان کار بێکە بە دڵنیایەوە ئێمە حسەکەمان زیاکە ئەو کاتە توانین کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی زیاتر بە هاوڵاتیانی خۆمان بدەین لە سنووری گەرمیان بەڵام ئەگەر بێت و بەم جۆرە بێ ئێمە ناتوانین لەم بڕە کارەبایی کە ئێستا هەیە زیاتر بە هاوبەشانی کارەبای سنووری خۆمان بدەین.
بەڵێ زۆر سپاس بۆ تۆ دیارە ئەوەی کە باسمان لە دۆخی کارەبای گەرمیا کرد لەگەڵ بەڕێز ئالان وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان باس لە دۆخی کارەباما کرد لە سنوورەکەدا ئەو بۆ ئەوەی گەڕانەوە کە بڕینی کارەبایە خۆت پێدانی کارەبا لای ئەمانیە و دەگەڕێتەوە بۆ پلانی وەزارەت و حکوومەتی هەرێمی کورسان و ئەو بەشەی کە بە سنووری گەرمیان دەدرێت.